پرسیارێ زیاتر ئەو کەسانەی کە تاوانی مۆبایل و ئەو بابەتانەیان لێ دەرەچێ تەمەنیان لە چەندێکایە؟ بەخوای تەمەنیان چەندە ئەمە خوارد 8 سال 9 سال جیازی نادێنێ ئیلە کابرا بە تەمەن بی یان ئەگە دایک و باوی بێلۆی بکڕێەوە ئەگە نا ئەمە نایدێن. جەنابەت موالیدت چەندە؟ ماوەلی 82. باشە پێشتر کە مۆبایل تازە هاتبوو ناو کۆمەڵگەوە تاوانی ئەلکترۆنی زیاتر بوو یان ئێستا؟ ئێستا زیاترە؟ بە بڕای من جاران زیاتر بوو چونکە ڕۆشنبیریی وامان نەبوو مواسەفاتانە نەبوو مۆبایلانە. ئاوا ینی مۆبایل چەندێ مواسەفاتی زیاتر بێ ئەوە تاوانی زیاتر بێت ینی چۆن خەت نەبوو خەتی ئەتەرنێت بە خەتی ئەتەرنێت نەبوو خەتی بەس من بە جۆرێترەی بینم ینی من دارك وایستا خەتی پێ دەکرێت یعنی چۆن؟ هەنی ئێستا عالیە من دارك خەتی پێ دەکرێت بە 15,000 مانجی بەڵێ کابرا دەتوانانی هەموو باشە ئێمە خۆ ناکرێ بگەڕینەوە سەردەمی چاخی بەردین وایە؟ دەگەڕێتەوە سە ئەخلاق کابرا ئەخلاقی باش بی باش خراب ناکەن ئەخلاقشی باش نەبی هەموو ئیشش دەکە بەکەیف هەموو ئیشەکە ڕاستە إيه. دقيقي فرموده هي فرمي إن لم تستحي فاصنع ما شئت. تربية شرط. أجر تو شرمد نكرت هرتشيك كي بيك. تربية شرط. تربيته برورده. أم بخو موبايل فروش بخوای من داره کامیه که چه موبایلی نه بخوش موی بکار. موبایل نیا. سیرا. بخوای. جناب الموبایل فروشی. اوی بکار دین. لما لو موبایل تنیا. نه بخوای. باش خیزاره که منشی عادیه. عادیه. من دارك بوتي أمد كردوا بوتي حتى مدرسة خلاص دبي وش مدرسة خلاص بو أنت بكيف خوان؟ لو عندك رمى وزنك وش ختم مدنية إلى تاريخ إنترنت تانية لما نية هسناكي أما كم ديكتاتورية لما لا ولو خم لما لو تنها خم ختم زاني براغ وكا خت يعني بيجا موبايلان بينا خينا كذا بتفشونيا واي اليوم ما عندي من لوز ذكر أي لا بشوي هاوينا شو هاي موبايل لو ذكر ما بياخذ لو خان تاري هذا بزيت اشتوا هذا كان پێوەی بخۆش بەخۆش ناکەم بەخۆش بکەیفم بە دژمن و فەیسبوک و شتانی